عزیزانی دیمن تیوی جارێکی تر سڵاوتان لێبێ. ئێمە لە بڕگەی ئەم بەرنامەیەمانە میوانداری دکتۆرە گەشین کەمەلمان کردووە، دکتۆرێکی عزیز و خۆشەویستە. یخوا بەخێر بێ دکتۆرەگیان، بەخێر بێ سەرچاو. طبعا دکتۆرە اختصاصەکەی لەو بوارایە، بۆیە بە تایبەت ئەمڕۆ هێنامان و میوانداریمان کرد بۆ ئەوی لەگەڵ خاتونەکانە باس لەو بابەتە بکە. طبعا دکتۆرەگیان خاتونەکان تویان زۆر خۆشەوێت. سپاس بەخوای گەورە، منیش هەروان بەرامبەر سپاس بخوا هەوادارێکی زۆرت هەیە بە تایبەتی لە سوشیال میدیا. یعنی وام لێهاتوو ئەوەنەی خۆشەویستی هەوادارەکانم، یعنی ئەوەنە گەزێز باڵای پێیەکەم بە کوردی خۆمان. ئەمەش نیشانی دڵسۆزی خۆتە لەگەڵ ئەو خاتونانی کە هەمیشەیەنە لات لە عیادەکەت لەگەڵ تا ئەبن دواتر کەیەنە دەرەوە زۆر بە مرتاحیەنە دەرەوە. بەخوای گەورە باشی خۆیانە. سپاس بەخوای گەورە. دکتۆرەگیان، ئێمە ئەم مۆزوعی تەجمیل و جوانکاریە وای لێ هاتووە بۆ بە هەوەسێک لای ئافرەتان، بۆ بە ئارەزوویەکی زۆر. یعنی وەکو ئەو خاتونی کە ئێستا باسی کرد لە کەیسەکەوتی من پێویستیشم پێی نەبوو، بەڵام بینی خەڵکەیکە وام لێ هات کە منیش بیکەم، هیچ پێویستیشی پێی نەبوو. اینجا بەڕێستان چێڵەن لەسەر ئێمە بە ڕۆژانە یعنی کەیسی وایەتە بەردەمان بە ڕۆژانە کەیسی والەوە چه حاڵەتێ دوو حاڵەتی وایی ببینم کە کەسەکە خۆی زۆر جوانە بۆ نەکبەتیش مشکلەکە لەوایە ئەو کەسانی خۆیان زۆر جوانە زیاتر ئەوانن کە خۆیانیان بەدڵنیە. سوبحان الله نازان بووایە، یعنی دائیمەن ئەوانە شکلی خۆیان ئەیانەوێ بگۆڕن بە شتێکی تر. خۆی لە قسەکان گوێم لێ بوو چەند شتێکی باس کرد. یەکێکیان مۆزوعی لاساییکردنەوە بووە کە وای لێ کردووە هەوەسی ئەوەی هەبێ کە خۆی بگۆڕێ، شکلی خۆی بگۆڕێ. ئەمە بەشێکی تریان دەوروبەرە. مع الأسف هەندێک جار هەیە environmental factor، واتە فاکتەری بیئەویە وا لە کەسەکە ئەکا کەوای لێکە حەسکا شکلی خۆی بگۆڕێ. گینا خۆی لە بیدایەت کە فطرەت کەسەکان لە دایکە بن شکلی خۆیانیان بەدڵە، بەس هەندێک فاکتەر هەیە وایان لێ ئەکا کە جاری وا هەیە ئەو متمانەیان بەخۆیان نەمێنێ. فاکتەرەکان زیاتر بوو ئەویە بیئەوێکە کاریگەری چی لەسەرە، کاریگەری هاوڕێکانی، کاریگەری خزمە نزیکەکانی ئەو کەسانەی دەوروبەرین. بۆیە خۆی دائیمەن ئێمە وەکو خانمان ئەڵێن ئەبێ کەسەکان بۆ یەکتری پشگیری یەکتر بن لەو مۆزوعە. زۆر جاربینی هەر خزمی نزیکتەیەت بۆ ماڵتانەڵێ ئەوی ئەویان لە کێت چێوەڵا لە خۆتان ناچێ ئەمەی وایە زۆر گوناحی. یعنی باوەڕە بێ یعنی مع الأسف یەک قساڵە من کۆمەڵگای کوردەواری خۆمان و خۆشم کوردم و تاکێکم لەم کۆمەڵگایە زۆر ڕوخێنەرە لەو بارەیەوە، خاصەتەن لە مۆزوعی خانمان و خاتونە. لەبەرەوەی دیقەت بە کەسێک هێزی بکەی هەیە. ئەمە هەر لە مۆزوعی جوانکاریشی لاوەلانێ باسی نەخۆشەکانی پێستەکەین. زیبکەی هەیە کاکە کەسەکە 15 ساڵە زیبکەی هەیە خۆی طبیعیە ئەگەر زیبکەی هەبێ، بەڵام ئەبێ زوو چارەسەر وەرگرێ. تۆ ئەتوانی نەقدەکەت کە بۆی ئەی بڵێ پزیشکێک سەردانی پزیشکێکە بەو شێوە ڕوخێنەرە نەبێ، شێوەیەکی بنیادنەر بێ. بڵێ کچەکەم ئەزانی وەڵا خۆ دەڵێی گوڵی ماشەڵات لەبێ، بەس بۆ ناچی سەردانی ئەو پزیشکەکەی ئیسیفادەی لێکی. بەس کەچی چەنەها جار هەیە کەسەکە کە یێتە ژوورێ بۆ لام باوەڕکە 15-16 ساڵ یێتە ژوورێ، جارێ هەر کە ئەم بینێ یەکسەر جارێت چینێ ئەگری بەسەر هەبێ یەکسەر کلینێکسێکی بەمێ. ڕاستیشە حەقێتی دایکی لەو لاوەڵە وەڵی دکتۆرەگیان خۆی ئەیبینیە، بەڵام هەر کەسەیە بۆ ماڵمان ئەڵێ ئەیە ڕۆبوای لاتۆ دەموچای ئەو بۆ نایبەنە لای فلان و فیسار. طبعا لەو حاڵەتە کەسەکە بنیادنەر نەبووە، ڕوخێنەر بووە. ئەگەر تۆ بە حاڵەتێکی باشە ئەم قسەیت کرد بێت تکایە زۆر حەزەکەم ئەمە خانمان گویان لەم قسەیە بێت، چکە زیاتر ئێمەی خانمان ڕوبەڕووی ئەو شتابینەوە ئێمە خۆشمان جاری وایە نەقدی خراپ ئەکرین لە خەڵکەکانی دەوروبەرمان. تکایە با نەقدەکانمان وایی بێ کەسەکە دروستی کا نەک بیرروخێنێ، واتە تۆ ئەتوانی بە هەمان شێوە تۆ ناونیشانی پزیشکێکی پێبی کە خۆت بەدڵتە بەس بەو شکڵە ناپێی بڵێ ئەزای ماشەڵا خۆتەڵی گوڵی بەسی بکەکانە بۆی بریناری دروستنەکە سەردانی بۆ دکتۆرێ ناکەی. ئێستا دکتۆرەگیان لەم ڕۆژانەیە کوڕێک تەلەفۆنی بۆ کردم، خۆجاری وای بەس خاتونەکانی کوڕێک تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا من کەی دەورەی متمانە بەخۆبوونت هەیە منەمەوێ بێم بەشداری بکەم. دواتر کە لە قسەکانی قسەی کردی مامۆستا من هیچ خۆمم بەدڵ نییە، من کوڕێکم زۆر خۆم بەدڵ نیە. وتم بۆ وتی من لە مناڵیەوە پورێکم هەبوو هەموو جارێ هاتیت ئەوە چۆنی گوێچکەی گەورەیە لە کێ ئەچێت بۆچی ئەم قسەیە لە مشکی منە وای لێ هاتە بۆ ڕووناها و خۆم پیشانی دەوروبەرەکەم بم. جا ئەمە نەک تەنها کچانیشە هەسێرەی کوڕانیشی گرتوتەوە، بەڵام بۆ کچان زیاترە. کچانەکە زیاتر خاتونەکان زیاتر ئەوە سێری جوانی کچەکەناڵێن ئەبێ زۆر جوان بێ وابێ ئەمەوای لێکات گرێنێ لە بەنامێکی ترا باسی ئەوم کردی قەت بەجاری وا هەیە
لەگەڵ زۆر ڕێزم بۆ پیاوان بەڵام پیاوەکە شکلیشی جوان نییە کە چی هاتۆتە ژوورە دوێنش باسی ئەو مۆزوع ئەم هەرکە لە بەنامێکترا یەتە ژوورێ بۆ لای منەڵە وڵا دکتۆرە گیان بەخواوە هێناومە بۆت هەر ڕێگەڵی هێنایەتی بۆی بە بارمتە شتێکی بۆ بکە ئەڵێ ئەوە ئەگەر چاکینەکەی ژنیە هێنمەوە بەسەرا یعنی ها پیاوەکە شکلیشی زۆر ناشرین بۆ ژنەکە زۆر جوانتریش بۆ لەو یعنی لەویا متمانەی ژنەکە لە دەست ئەچێت چونکە ئەو دەردی ئێستا قسێکی جوانێک کردوتە لە چاوی بەرامبەرەکەی خۆی بینێتەوە چەند جوان بێکە ئەو هاوسەرەکەی پێی ئەڵێ جوانیت خۆی متمانە بەخۆبوون مۆزوع ئەساسێکەیە یعنی ئەوە تەکیدم ئێوە زیاتر شارەزاترن لە بوارەیە وەک لە من بەڕاستی ئەبێ کەسەکان خۆیان سيلف educate بن تسقيفي صحي يعني تسقيفي ذاتي زۆر مهمة وصحيش وذاتيش بهمان كات خويان متمانيان بخويان بخويان بڵن نەخێر ئێمە ئەمەمان جوانە هەر کەزار کەسی کەسەکە بۆ نمونەکەڵی ئەو پیاوە هاتووتەتی ژنەکەم جوانیە و جوانی کەن بۆمە ئێوە چی پێ ئەڵێ بۆ نمونە چۆن حاڵی ئەو ژنە ئەبینی چۆن حاڵی پیاوەکە ئەبینی زیاتر ئەم شتانەیە تەلات من بەڕاستی قسەیان ئەڵم خۆی جوانیش نییە من وا بڵم بەس بەڕاستی پێم وتۆ لەو کاتەیە من وەکو ژن من لەم لاوەڕقمە ساوتمە بۆ تۆ خۆ زۆر جوانی خۆی بێتە خۆ جوانکەی ڕێگوام وتۆ بەس بە پێکەنینەوە یعنی بڵین پیاوەکە تۆزێت و ڕۆژ بوو هەستەکەم ها دوای نەبرەی سەڵتی گۆڕاوە بەس بەڵا لەوێ وام وتووە چکە بەڕاستی لەیە خۆی نابوو منیش پزیشکم نابوو بڵم بەس چی بکەم منیش کاکە خانمێکم لەم کۆمەلگای ڕقمە ساوە هەستم کردووە منیش ئیهاناکانێک بەس خێزانەکەی